ستاوتان لەبێت بینەرانی کورسات بسملا ڕۆتۆفیق بڵخێم شەی بەرنامی پانۆرامە پێتانگەیشتنەوە بۆ قسە باسکردن لەسەر ئەو سکاڵایی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە دادگای باڵای فدرالی تۆماری کردو لەسەر هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردننی هەرێمی کوردستان. یەکێتی ئەوێت یاسای هەڵبژاردننی کۆن کە لە هەرێمی کوردستان هەڵبژاردننی پێ ئەنجام درراوە هەموار بکرێتەوە بۆ لەبەرەوەی ناگونجێت لەگەڵ ئەم سەردەمەی کە ئێستا هەڵبژاردننی تێدا ئەنجامەدرێت. کۆمەڵێک کەم و کورتی لە ڕووی یاساییەوە تێدای یەشێتی ئەوێت ئەم کەم و کورتیانە نەیەڵێ. هەروەها ئەو کێشەوالەگەرانی کە لە بەردەم چارەسەرکردنی ئەم یاسایەدایە دیارە بە گفتوگۆ لە نێوان یەشێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان تاوەکو ئەم ساتە نەگەیشونەتە هیچ ڕێککەوتنێک بۆ لەبەرەوەی لە ڕابردوودا یەشێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لەسەر ئاستی دەستگای هەڵبژاردنیان کۆمەڵێک دانیشتیان ئەنجامدا و لەسەر کۆمەڵی خاڵی گرنگ ڕێککەوتن بە تایبەت هەمواری یاسای هەڵبژاردننی هەرێمی کوردستان و پاکردنەوەی تۆماری دەنگدەران و کۆمەڵێ بابەتی دیکەی گرنگتر. بەڵام لە دواساتەکاندا پارتی دیموکراتی کوردستان لە هەموو ڕێککەوتن و بەڵێنەکانی خۆی پاشگەز بوو. ئەمەش گفتوگۆکانی هێنایەوە خاڵی سفر و سەرەتا ئەم سکاڵای کێسەی یەکێتی نیشتیمانی کوردستان تۆماری کردووە تا چەندە کاریگەرەوە تا چەندە بێتە هۆکارێک بۆی کە جارێکی دیکە لەسەر ئاستی باڵای عراق بڕیار بدرێت هەم لەسەر یاسای هەڵبژاردن و هەموارکردنەوەی هەم لەسەر درێژکردنەوەی ماوەی پەرلەمانی کوردستانیش کە لە ڕابردوودا سکاڵا هەبوو لەسەری. ئەم شۆ گفتوگۆکەین لەسەر کۆی ئەم بابەتانە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم برای بەڕێزمە کاک باجەر ئەحمەد شارەزای یاسایی کە لە ستۆدیۆ لەگەڵمە بەخێربی کاک باجەر خۆشحاڵم کە نزیکەوە بینین بەخێرات سەرچاوان. هەروە کاک پێشڕەوەیسی ئاساناس بە سوپاسەوە جەنابیشان لە شاری هەولێرەوە لەگەڵمانن بەخێربی کاک پێشڕەوە جەنابیشە خۆشحاڵم. کاک باجەر دەگەل لە سەرەتا لە بەڕێسەوە دەست پێ بکەین. دیارە ئێمە هەمومان ئەزانین هەرێمی کوردستان دوایەوەی کە ینی پەرلەمانی کوردستان تەمەنی خۆی بۆ ماوەی ساڵێک درێژ کردەوە و هەروە تەمەنی حکوومەتی هەرێمی کوردستان و دام و دەستگاکانی دیکەی سەرۆکایەتی هەرێمی کوردستانیشی درێژ کردەوە تا ڕادەیەک ینی بوار بۆ ئەوە ڕەخسا کە یەکێتی و پارتی و لایەنە سیاسیەکان لەسەر کۆمەڵێک بابەتی گرنگ بە تایبەتی پرسی هەڵبژاردن و هەمواری یاسای هەڵبژاردن و پاکردنەوەی تۆماری دەنگدەران ڕێککەون و تا ڕادەیەک ئالانگاری و گرفتەکان لە بەردەمیانە نەما. بەڵام ئێستا بینی خەریکە بابەتەکە بەرەو تا ڕادەیەک نایاساییبوون دەڕوا و هەندێک دەستێوەردانی هەیە. بەگشتی ئێستا دۆخەکە چۆنە بین جەنابتان لە ڕووی یاساییەوە؟ بەڵێ زۆر سپاس و سپاس بۆ جەنابیشت بۆ میوانداریتان. بەڕاستی بەداخەوە کە هەرێمی کوردستان تووشی ئەم کێشە سیاسیانە بۆتەوە و بەداخەوە کە ئێستا ئەمە گفتوگۆ دەکەین لەسەر ئەوەی کە لایەنێکی سیاسی لە هەرێمی کوردستان کە پاشگەز بۆتەوە لەسەر هەموو ئەو ڕێکەوتنانە و لەسەر ئەو دانیشتنانە و لەسەر ئەو هەموو کاتە زۆرەی کە درا بە گفتوگۆکان و گەیشتە تقریبەن مەرحەلەیەکی زۆر باش و پێشکەوتوو لە گفتوگۆ ئێستا دەبینین هاتوۆتەوە مڕەبعی یەکەم و سەر لە نوێ هەموو بابەتەکان و هەموو ئەو ڕێکەوتنانی کە کرا و هەموو ئەو توانە زۆری سەرف کرا هەمووی زەربی سفر کرا و کۆتایی پیاد. طبیعی هەرێمی کوردستان پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی کە دەرچەیەکی یاسایی بدۆزێتەوە بۆی کە دەرفەتێک بدات بە لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان ئەم بڕیاریدا بە درێژکردنەوەی ماوەی یاسایی پەرلەمانی کوردستان تاوەکو ئەوەی کە هەرێمی کوردستان نەکەوێتە فەراغێکی گەورەی یاساییەوە و دەسەڵاتی حکوومەت کە لە پەرلەمانەوە وەریگرتووە نەبێتە دەسەڵاتێکی تاگڕە و نەبێتە دەسەڵاتێکە لە ژێر چاودێری و لە ژێر ڕقابی پەرلەمانی کوردستانە نەمێنێت و بتوانرێت پەرلەمانی کوردستانیش بەشداری و ڕۆڵێکی کاریگەری هەبێت لە بڕیارە سیاسەکان و بەڕێوەبردننی هەرێمی کوردستاندا ئەم بڕیاری دەرکرد. ئەجینا هەرێمی کوردستان ئەکەوتە ناو فەراغێکی یاسایی زۆر گەورەوە و هەرێمی کوردستان تووشی عیبەیەکی دیموکراتی زۆر گەورە ئەبوو لەسەر ئاستی ناوچەیی لەسەر ئاستی جیهان و لەسەر ئاستی بەڕاستی عێراق خۆشیە. چونکە ئێمە دەبینین هەرێمی کوردستان ئێمە پێشتر بە بەردەوامی ئیدعای ئەومان دەکرد قسەی ئەومان دەکرد کە تەجروبەی دیموکراتی هەرێمی کوردستان بجۆزینەوە بۆ بەشەکانی تری عێراق و بۆ بەغدا و ئەوان بتوانن چاو لە تەجروبەی هەرێمی کوردستان بکەن. بەڵام بەداخەوە ئێمە دەبینین کە ئێستا لە بەغدا
پرۆسەی دیموکراتی پرۆسی مشارەکە پێکردنی هاوڵاتیان لە سیاسەکاندا زۆر لە هەرێمی کوردستان باشترە دەستکردنی دەسەڵاتیش لێوە بە شێوەیەکی زۆر ڕێکوپێک دەڕوا بەڕێوە و کە بەڕاستی نموزجێکی جوانیان پێشکەش کردووە. بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان ئێمە دەبینین ڕۆژ بە ڕۆژ ئەم بابەتی دیموکراتی لە پاشەکشەدایە ڕۆژ بە ڕۆژ حەز و ویستی تاگڕەوی حەز و ویستی باڵادەستی لە هەرێمی کوردستاندا زیاد دەبێت و ڕۆژ بە ڕۆژ ئەم ئاڵنگاریە گەورانە دروستە بێت لە بەردەم پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستاندا. زۆر باشە ئەو کێشانی کە ڕوویاوە لە ڕووی یاساییەوە ینی ومانەزانین ینیمە گرفت وەکو جەناب تەڵی بۆ ینی ئەو ڕۆگەشە دیموکراسی هەرێمی کوردستان دروست دەکەم. ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان سکاڵایشی لە دادگای باڵای فیدرالی تۆمار کردو بە تایبەتی لەسەر هەمواری یاسای هەڵبژاردن. ئەم سکاڵای تا چەند کاریگەرە بێ بۆەوەی کە جارێکی دیکە هەرێمی کوردستان بکرێتەوە سەر ڕێچکە یاسایی و دەستوریەکەی خۆی. وڵا من پێشەوەی کە جوابی پرسیارەکەی جەنابەت بەمەوە حەزەکەم ئەوە ڕوونکەمەوە کە خەلفێتی ئەم سکاڵایە بۆ سەرچاو بۆ یەکێتی پەنای بۆ ئەم حاڵەتە برد. ینی یەکێتی نیشتیمانی کوردستان و وە کوتلەی سەوز لە ناو پەرلەمانی کوردستان ساڵێک پێش ئەوەی و بە تەحدید لە 2021 بە فەرمی داوای لە پارتی کردووە و داوای لە پەرلەمانی کوردستان و سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کردووە کە گفتوگۆی هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردننی هەرێمی کوردستان دەست پێ بکات لەبەر ئەوەی کە ماوەکەی بەسەر چووە لەبەر ئەوەی کە کات کەم ماوە بوو ئەوەی کە هەرێمی کوردستان وەکو باسم کرد نەکەوێتە ناو بۆشایەک و فەراغێکی یاساییەوە. بەڵام لە ماوەی ئەو ساڵەدا بە شێوەیەکی بەردەوام دەستی کراوە بە داواکارەکانی یەکێتی 100 جۆر عەرقەلە و ئاڵنگاری گەورەی هاتوتە بەردەمی و کاتکوشتنێکی زۆر بەدی کراوە. ئەوە بوو گەیشتە ئەوەی کە پەرلەمانی کوردستان ماوەی یاسایی خۆی درێژ کردەوە تاوەکو بتوانێت ینی وەکو ئەڵێ ئەضعەف الئیمان هیچ نەبێت تۆزێک ڕوویەکی سیاسی بداتەوە یاخود ڕوویەکی یاسایی بداتەوە بە پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستاندا. ئەوە ماوەی ساڵێک ماوەی دەسەڵاتە یاساییەکان نەگەر پەرلەمان بە سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی حکومەتیشەوە درێژی کردەوە و ئەمە دروست بوو. یەکێتی جارێکی تر بە گشتی هەموو لایەنەکان غیرە پارتی لە ناو پەرلەمانی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستاندا داوای ئەویان کرد کە جارێکی تر هەمواری یاسای هەڵبژاردننی هەرێمی کوردستان بکرێتەوە و بکرێتە فرەبازنەی و تۆماری دەنگدەدان پاک بکرێتەوە و پێکاتەکان داوایان لێ بکرێت پێکاتەکان بزان خۆیان چیان پێ باشە بڕیاری چیادەن خۆیان چیان پێ باشە نەوەکو نوێنەری پێکاتەکان ببێ بە ئەندام پەرلەمانی بۆ نمونە پارتی کە ئێستا هەمیانوان و ئەم بابەتانە گفتوگۆی زۆر جدی کرا و زۆر هاتنە پێشەوە. بەڕاستی لە نقطەی ئەخیرە کە پارتی بینی و دروستکاییەکی بینی بوو ئەوەی کە بتوانێت خۆی بجێتەوە لە پرۆسی سیاسی و پرۆسی هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە کە بە حەز و بە ڕوئیای ئەوان وا بوو کە سبەینێ دادگای ئیتیحادی ئەتوانێت بڕیار بدات و ماوەی یاسایی پەرلەمانی کوردستان هەڵوەشێنێتەوە و کۆی پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستانە بکەوێتە فەراغێکی یاسایی زۆر گەورەوە و پەرلەمان کۆتایی پێبێت و حکوومەت دەستکراوە بێت ڕقابی کەسی لەسەر نەمێنێت وەکو دەشبینین کە ئێستا کوتلەی یەکێتی نیشتیمانی کوردستان بایکۆتی کۆبوونەوەکانی کردووە کە تیمی یەکێتی کاتونەت بایکۆتیان کردووە دەستکراوەیەکی زۆرتری بدا بە لایەنی بەرامبەر بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر بە شێوەیەکی حەکیمانە و بۆ دەرچوون لەم کارەساتە گەورەی کە هاتووت کە لە بەردەمی هەرێمی کوردستانەوە لە بەردەم پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستاندا ڕێگە یاسایی و دەستوریەکانی هەڵبژاردووە و پەنای بردوێتە بەردەم مەحکەمەی ئیتیحادی ئەم سکاڵانەی تۆمار کردو و بێجگە لە یەکێتی نیشتیمانی کوردستانیش ئەوە دەبینین خەڵکی تریش بەڕاستی سکاڵیان تۆمار کردو و 4 سکاڵان لەسەر یاسای هەڵبژاردن و لەگەڵ تۆماری دەنگدەران و لەگەڵ پێکاتەکان و لەگەڵ ئەم جیاوازی ژمارەی دەنگدەران لە هەرێمی کوردستان و لەگەڵ ئەوەی کە لە عێراقدا هەیە ئەمانە 4 سکاڵای یاسایی تۆمار کراوە تاوەکو بتوانن ڕێگر بن لەو کارەساتە گەورەی کە بەڕاستی
بەر پرۆسی سیاسی و دیموکراتی لە هەرێمی کوردستانەکە دەستەکانە خۆش کاک بەچ دێمە خزمەت جەنابێت دەست خۆش کاک پێشەوەیسی جەناب وەکو یاساناسێک یانی ئەوەی کە لەگەڵ کاکباجێت گفتوگۆمان لەسەر کرد ینی ڕاستە واقع هەرێمی کوردستان خەریکە ینی بەرەو واقعیشی تاگەڕەویە چێت و ئەوەی کە ڕۆدا ینی ئاراستەی دامەزراوە یاسایی و دەستوریەکانی هەرێمی کوردستان خەریکە دەخرێتە ژێر پرسیارەوە بەڵام ینی گرفتەکە ئەوەیە ئەمە لایەنی دەرەشی نایکە یاخود عراق هۆکار نییە بۆی کە فراخێک لە هەرێمی کوردستان لە ڕووی یاسایی و دەستوریە دروست بێ ئەوەی کە جێگەی داخە لە ناوخۆی هەرێمی کوردستانەوە لایەنێک ینی بە هەندێک مەرامی سیاسی و بەرژەوەندی تاکە کەسی و تایبەتی دایانەوە هەرێمی کوردستان بخەنە ژێر ینی بەڕاستی ئەوەی کە دامەزراوەکانی بکەوێتە فراغیشی دەستوریەوە لە بەرژەوەندی چیە کە هەرێمی کوردستان دامەزراوە یاسایی و دەستوریەکانی نەمێنێەوە تەنها لایەنێک باڵا دەست بێت و هەڵبژاردن دووا بکەوێت پرۆسی دیموکراسی بەگشتی بکوێتە ژێر پرسیارەوە ئەم کاتێ جەناب تو بینەران باش لە ڕاستیە لە سەرتاسەری دنیا ئەم قەوارانەی کە بەرکار دەبن بە پرۆسیسی دیموکراسی مای متمانەی کۆمەلگای نێودەوڵەتین جا هەر قەوارەیەک لە سەرتاسەری دنیا کاتێک ڕێژەی پاچێتی لە پرۆسەکە ڕێژەیەکی باڵا دەبێت ئەمانە دەبێتە مای متمانەی زۆرترین وڵاتانی دنیا یعنی ڕەزامەندی کۆمەلگای نێودەوڵەتی جیهانە بەدەستێنێت بۆیە لە تازەترین پاڵپشت و لە تازەترین ڕێگای پەسەند کراو بۆ قەوارەکان بریتێ لە جێبەجێکردنی پرۆسەیە کە پێی دەگوتێ پرۆسەی بە هەڵبژاردن تێیدا گەل نوێنەرایەتی خۆی هەڵدەبژێرێت لە کایای حکومڕانی کە خۆی لە پەرلەمان و ئینجا لەوێشەوە لە دەسەڵاتی جێبەجێکار دەبینێت بۆیە کاتێک ئێمەی هەرێمی کوردستان لە دوای بەهاری نۆتویەکە بووینە هاتینە بەرکار و دروست بووین لەوێن دەرەوە هەمیشە وڵاتان لە کۆمەلگای نێودەوڵەتی پاڵپشتی ئێمەیان دەکرد مەبەستیان بوو پرانسیپەکانی دیموکراسی لە ناویشە پرانسیپی گرنگی هەڵبژاردن تێدا کارا بێت بۆیە هەنگاو بە هەنگاو پرۆسەکە بە کورچوکاڵی ڕۆیش بەڵام مای متمانەی کۆمەڵانی خەڵکی کوردستان بوو و مای متمانەی ڕەزامەندی وڵاتانی جیهانیش بوو بە شێوەیەک بوو کە پاڵپشتییان بە بەردەوامی بۆ ئێمە هەبوو لە پرۆسیسە یەک لە دوایەکەکان کە ئەم هەرێمە ڕوبەڕووی بۆەوە لە شەڕی داعشا لە قەیرانی داراییە لە کۆی قەیرانەکانی ماوەی ڕابردووە تاکە هۆکار کە پاڵپشتی ئێمەیان کرد بریتی بوو لەو ئومێدەی کە هەرێمی کوردستان بە ناوی ئومێدی چاسپاندنی پرانسیپەکانی دیموکراسی لەم قەوارەیە بچووکە تێدا بەرکار دەکات ئەمە تا ڕۆژگاری ئەوڕۆمان لە ڕۆژگاری ئەو ڕۆژمان وڵاتانی جیهان لەسەر ئاستی سوپەر هێزەکانی وەکو ئەمریکا وەکو وڵاتانی ئەوروپا هەمیشە ئامۆژگاریان هۆشداریان ڕێنمەییان بۆ ئێمەی هەرێمی کوردستان ئەوەیە کە هەڵبژارد ئەنجام بدەین بۆیە دەردەکەوێت کە هەڵبژاردن لە لایوان چەندە گرینگە کە ئەم هەرێمە جێبەجێ بکات هەر لەوێشەوە هەرێمی کوردستان دەتوانێت پاڵپشتە شەرعیەکانی خۆی بەدەست بێنێت کە لە ناویە هەڵبژاردنە ڕێگا ئەساسیەکەیە بۆ ئەم بەدەستێنانی ئەم پاڵپشتیە لەگەر نزیک بوونەوەی وادەی دیاریکراو کە سەرۆکی هەرێمی کوردستان دیاری کرد ئەوە دەیبینی ڕۆژ بەژ ڕێگریەکان لە بەردەمی زیاد دەکا پرسیار لێرە ئەوەیە ئەم ڕێگریانە لە قازانجی هەرێمی کوردستانن بێگومان نە خەڵکی سیاسی بەڵکو خەڵکی ناسیاسیشەوە تێدەگات مەلەکردن بە ئاراستەیەکی ئاراستەی جیهانی کە هەموو جیهان داوامان لێ دەکات بنەمایە حکومڕانیە شەرعیەکان بپارێزینێکێک لە ناویان پرۆسی هەڵبژاردن ئەنجام بدەین کاتێک پێچەوانی ئەمە مەلەبەتی دەکرێت بێگومان کارەسات دەخڵقێ کارەسات لە ئاست قەوارە کارەسات لە ئاست هەرێم کارەساتش لە ئاست خوڵقاندنی هەرێمێکی لاوااستر بۆیە ئەمە مای ڕەزامەدی و مای قبولی کۆمەڵانی خەڵک نییە چکە کۆمەڵانی خەڵکی کوردستان لە ماوەی ڕابردوو ئەم هەموو قوربانیەک لە دواییەکانیان لە پێناو ئەوە نەداوەکە ئێستا بەویستی کەسیەوە ئەم هەرێمە بکرێتە لێ نزیک بکرێتەوە لە لێواری کارەساتە بێگومان ئەمەی ئێستا دەگوزەرێ بریتە لە دروستکردنی دوو بەرەیە بەرەیەکیان کە پارتی دیموکراتی کوردستان لەلایەکتی بەرەیەکی تر یەکێتی نیشتیمانی کوردستان بزوتنەوەی گۆڕان
بنەوەی نوێ یەکگرتووی ئیسلامیە کۆمەڵی ئیسلامیە یعنی تقریبان دەتوانانی بڵێن کۆی هێزە سیاسەکانی هەرێمی کوردستان ئەم بەرەیە کە زۆرینەی هێزە سیاسەکانی هەرێمی کوردستان لە خۆ دەکرێت داوایان هەنگاویان کردیاریان بە ئاراستەی ئەوەیە کە هەڵبژاردننی داهاتوو بە شێوەیە بکرێت جیاوازبی لە شێوە ڕابردوەکانی لە شێوەکانی ڕابردوو بۆچی لەبەرەوەی شێوەکانی ڕابردوو مایەی متمانەی کۆمەڵانی خەڵک نەبوو لە نەیتوانی دەستپاچی ویان پاکێکی هەڵبژاردن بەرقەرار بکە هەر لەبەرەوەش بوو لە دوا هەمین پرۆسیسی سەرپەرشتیکردنی دەستەی هەڵبژاردننی هەرێمی کوردستانە کە تێیدا سەرپەرشتی هەڵبژاردننی دیارکردنی نوێنەرایەتی کرد لە پەرلەمانی کوردستانە لە کۆی نۆ کۆمیسیار ئەگە زاکرم هاوکارم بی چاریان سکاڵایان تۆمار کرد بەوەی کە پرۆسیسەکە پاک نەبووە ئەمە بەڵگەیە کە لە کەم حاڵەتی ئەوها لە دنیا ڕوودەدا کۆمیسیار ئەندامی کۆمیسیار خۆی سکاڵە لەسەر دەستەکە تۆمار بکە لە بەرەوەی پاچیەتیان بە پرۆسەکە نەکراوە هەر ئەم خاڵەیە کافیە بۆ ئەوەی کە زۆرینەی کۆمەڵانی خەڵکی کوردستانە داوا بکەن ئەم هەڵبژاردنە دوور بێت لە ینی بە شێوەیەکی پاچی بێتن ئەمە لەلایەکی تریشە ئێمە مای پرسیارێکی زۆر سەرسوڕهێنەر دێتە پێشەوە ئەویش ئێمە لە ماوەی نزیکی ڕابردووە هەرێمی کوردستان هاوتا بە ناوەند و باشووری عێراقا بەشداری پرۆسیسی هەڵبژاردن بوون بۆ دیاریکردنی ئەندام نوێنەرانی گەل لە بۆ پەرلەمانی عێراقا لەوێ نەک ژمارەیەک بازە نەبوو بەڵکو لە ژمارەیەکی زۆر بازنە پێکات بوو تەنها پارێزگای هەولێر ئەوسا چار باز نەبوو تەنها پارێزگای هەولێر وەکو نمونە کاتێک ئەمە بەشداری ئەم پرۆسەیە بووین پارتی دیموکراتی کوردستان بەشدار بوو یەکێت نیشتیمانی کوردستان بەشدار بوو کۆی هێزە سیاسەکان بەشدار بوو پرسیار لێرە دروست دەبێت بۆ لێرکوانەوە قبوڵی فرە بازنەی نییە لە حاڵەتەکە تەنها پارێزگای هەولێر چار باز نەبوو بەڵام ئێستا بۆ کۆی هەرێمی کوردستان چار بازنەی قبوڵ نییە ئەمە لەلایەکی تر کاتێک ئێمە بەشداری پرۆسەکە بووین بە بایۆمەتری عێراقیەوە لەوێەوە ژمارەی دانیشتوان دیار دەکرا ژمارەی دەنگدەر تێدا دیار دەکرا بۆ لە ئێرەمەوە ڕێگر بکەین ئەمە ژێکێکە لە پرسیارەکان بە هەمان شێوە کاتێک وەزارەتی بازرگانی عێراق ژمارەی دانیشتوانی عێراقی دەرخستە بوو تێیدا کۆی پارێزگاکان بە ژمارەی دیاری کراوە پیشانی دەدا کە چەند هاوڵاتی تێدا و لە ناویشە چەند هاوڵاتی مافی دەگدانی هەیە ئەی بۆ لە هەرێمی کوردستان دژی بین بۆیە ئەم پرسیارانە لە ڕاستیە مەبەست گەلێک لە پشتیە خۆی دەنوێنێت کە مەبەستێتی پرۆسەی هەڵبژاردنە بە شێوەی پاکە نەڕوە پرۆسەی هەڵبژاردنە بە شاڕەی ڕاستەکەی خۆی تێدا نەڕوات ئێمە ئێستا ینی ئەم هەموو پرسیارگەلە هەیەکو جەنا بدەڵی لەسەر ینی بابەتی هەڵبژاردن و ینی بەرەو پێشبردننی دیموکراسی و هەروەها تۆماری دەنگدەران کە پاک بکرێتەوە و یاساکە لەگەڵ سەردەمی ئێسادا بگونجێ کەواتە گەر ئەم هەنگاوانە بە پێچەوانی ئەوە لە هەرێمی کوردستان بەڕێوە بچێت پێدوانی ینی بەرژەوەندی لایەنێک وا دەخوازێت کە هەرێمی کوردستان لە پێناو خزمەتی تەنها ئەو لایەنەدا بێت و دەنگە ڕاستەقینەکانی خەڵک دیار نەبێ و تەنها ڕێگا بۆ ینی گزیکردن و فرتوفێڵ لە هەڵبژاردن و گەندەڵی ینی بکرێتەوە بێگومان ئەمە ڕێک ئەمە دەردەخا من کاتێک لە پەرلەمانی عێراقا دەسەڵاتم نییە دەکەوم محکوم دەبم بە بڕیاری پەرلەمان و قانونی ئینتیخاباتی ئەوەیە کە خۆی لە چەند بازنەیی دەبینێتەوە بادیسان نمونونەکەم لەسەر پارێزگای هەولێر بێت محکوم دەبم بۆی پارێزگای هەولێر نەک باز نەبێت چار باز نەبێت بەڵام لە هەرێمی کوردستان کاتێک دەسەڵاتم هەیە و زۆری نەبەکاردێنم بۆ بەرقەرارکردنی ئاراستێکەوە لەوێ دژی دەبم ئەم خۆ پرسیارە نیشان دەدا من ئەگەر ڕاست و دروست بم چ پێویست دەکا شێر و ڕێوی بینەوە چ پێویست دەکا ڕێگری دروستکەم لە بەردەم پرۆسەکە ڕێک ئەم پرسیارە دەکاتن کە پێمان دەڵێت ئەندامانی کۆمیسیار لە هەڵبژاردننی ڕابردووی پەرلەمانی کوردستانە لەسەر حەق بوون بۆیە سکاڵیان تەقدیم کرد بۆیە سکاڵان نامەیان نووسی بۆ شەقامی کوردستانەوەکان پرۆسی سەرکەوتو نەبووە و بە هەمان شێوە کاتێک هێزگەلێک لە هەڵبژاردننی ڕابردوو ئیدیعای ئەوەیان دەکرد کە ئەم پرۆسەیە پاک نییە ئەم پرۆسەیە تەزویری تێدا کراوە کەواتە دەردەکەوێ حەقن ئەگەر حەق نەبن ئەسڵ وایە هێزی سیاسی بۆ
بڕینی هەموو ئەو ڕەخنانەی کە ئۆپۆسیۆن لە دەسەڵاتی دەکات لە هێزی تەنفیزی دەیکات یان لە دەسەڵاتە دەیکات کاری ڕاست لە بەردەمی ئەوەیە کە هەموو بە شێوەیەک ڕەوشن بکە قانونەکە تاکو هیچ خاڵ و بەندێک نەدۆزێتەوە ئۆپۆسیۆن لەوێن دەرەوە ئۆپۆسیۆن لەوێ پرۆسەکە پێناشر بکە بەڵام کاتێک دەسەڵات پێچەوانەی ئەمە هەنگاو دەنێت تەنها نەک ئۆپۆسیۆن دەتوانێت بڕگەیەک بدۆزێتەوە بۆی پرۆسەکەی پێناشرم کە بەڵکو دەتوانێت بە چەندان بڕگە بدۆزێتەوە بۆیە من ئەگەر ڕاز بم ئەگەر گومانم نەبێتن ئەگەر مەبەستی پشتەوەم نەبێتن ئەگە بەرنمەیەکی حیزبیم نەبێت ئەگە بەرنمەیەکی شخصیم نەبێت هەوڵ دەدەم بەلایانی کەمەوە دو پێشنیار و قانونی انتخابات بەو ئاراستەیە هەموار بکرێتەوە کە ئەمەی لە عێراقا تەطبیق کرا بۆ دەبێت ئەمە ڕۆژانە خۆی کاراکتەرە باڵاکانی هەرێمی کوردستانە بەشێکیان کاتێک دێن براوردکاریەک دەکەن لە بینی بەغدا و هەولێرە ینی دەسەڵاتی ناوەند و دەسەڵاتی هەرێمی کوردستانە بە شێوەیەک ئاراستەی هەرێم دەکەین کە زۆر پێشکەوتوترە بێگومان لە کۆمەڵێک ڕۆ لە پێشترینە بەغدا بەڵام چۆن دەکرێت کاتێک وڵاتێک ئەمەی کە ئەوان ئیدیعای دەکەن بەغدا دوا کەوتووە سوود لە ئامرازە سەردەمیەکانی پاراستنی پاکێتی هەڵبژاردن وەربگرێت وەکو ئەو ئامێرانە بۆ ئێمە وەری نەگرین بۆ دەبێت هەرێم بەغداد کە بە دیدی هەندەکان لە پاشترە پەنا ببات بۆ هەموو پرۆژە یاساکان بە شێوەیە هەموار بکاتەوە کە مای ڕەزامەندی کۆمەڵانی خەڵکی عێراق بێت بەڵام لەولایە ڕێگر بێتن ئەمە لەلایەک من دەمەوێت ئیشارە بەومە بدەم ئەم قانونەی کە ئێستا پێویستی بە هەموارە لە قانونی هەڵبژاردننی هەرێمی کوردستانە چەندین جارە هەموار کراوەتەوە پرسیار لێرە ئەوەیە بۆ هەموار دەکرێتەوە قانون بێگومان ئەمە لە دەرەنجامی ئەمە هەموار دەکرێتەوە کە پێداویستیەکانی کۆمەلگا یان پێداویستیەکانی هەڵبژاردن بۆ کۆمەلگا پێویستی بە کۆمەڵێک هەنگاوی ترە کە لە ڕێگای هەموارەوە جێ بگرێتەوە لەم قانونە بۆیە وەکو لە دەستپێکی کارەکەم ئەگەر قەراربی بزوتنەوەی گۆڕان ئەگە قەراربی یەکگرتووی ئیسلامی ئەگە قەراربی کۆمەڵی ئیسلامی ئەگە قەراربی نەوەی نوێ ئەگە قەراربی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگە قەراربی بەرەی تورکمانی وە ژمارەیەشتری هێزە سیاسەکان هەنگاو بنێن یان فشار بکەن بۆ دروستکردنی قانونێکە پاکێتیتی و دەستەبەر بکات لەم پرۆسەیە بۆ دەبێت ڕێگری لێ بکرێ دەست خۆش کاک پێشەوە دێمەوە خزمەت جەنابەت کاک باشێت یعنی ئێستا بۆ نمونە ئەو تا ئێمە ینی هەموو دام و دەستگا باڵەکانی بەغدامان لە زۆرێک لە سەردەمەکانە خسۆتە ژێر پرسیارەوە بۆ لەبەرەوەی بڕیارەکانی لە بەرژەوەندی هەرێمی کوردستان نەبوون یاخود لە بەرژەوەندی هەندێک پارت و هەندێک سەرکردەی سیاسی ئەم هەرێمە نەبوون بەڵام ئێستا پەنابراوەتەوە بەردادگای باڵای فدرالی لە کۆمەڵێک بابەتی گرنگ ئەویش پەیوەست بە پرۆسی دیموکراسی و هەروەها هەڵبژاردن لە هەرێمی کوردستان یشێتی کە سکاڵا کات لە دادگای باڵای فدرالی ینی بە ئومێدی ئەوەیە گۆڕانکاری گەورە لە ڕووی دیموکراسی و هەروەها لە ڕووی پێشکەوتنی دیموکراسی و هەروەها مافی ئازادی تاک فراهەم بێ لە هەرێمی کوردستانە ئەتوانین بڵین دادگای باڵای فدرالی ئەو لایەنە یاسایی و دەستوریە کە ئەتوانێت دەزۆر بدا لە ڕووی یاسایی و لە هەرێمی کوردستان لە هەندێک بابەتە بەڵێ بەتەکید کاکە هاوڕێ تەبیعی ئێمە بابیرمان نەچێت ئێمە لە ساڵی 2005 سیاست مەداران بۆ نمونە سەرۆک مامزلار ڕۆحی شاد بێ کاک نەوشیروان کۆمەڵێک سیاست مەداری بە توانای کوردستان دەستیان هەبووە لە نووسینەوەی دەستورە و خۆ لە دەستوری عێراقیش کە هاتووە کۆمەڵە زەماناتی زۆر باشی تایە کۆمەڵە مافی زۆر باشی تایە ئەترافی کردەوە بە قەواری هەرێمی کوردستان وەکو قەوارەیەکی فیدرالی و ئێستاش کە یەکێتی نیشتیمانی کوردستان هانای بۆ دادگا بردوێتەوە یعنی ئێمە باوازی لێ بین کەمە دادگای دەستوریە لە بەغدایە لە هەولێرە لە سلێمانی باواز لەوە بین یعنی دادگایەکی عێراقی و بەپێی دەستوری عێراق ئەم دادگایە تەسیس بۆ تەشکیل بووە کە یەکێتی هانای بۆ ئەم دادگایە بردووە لەبەر ئەوەی کە گەیشتە بن بەس لەگەڵ ئەم لایەنانە ئەم لایەنانە ئەیانەوێت هەرێمی کوردستان بەرنە دۆخێکی نادەستوریەوە هەرێمی کوردستان بەرنە ناو فەراغێکی سیاسی و ناو گۆمێکی لێڵەوە کە بە هیچ شێوەیەک دەرچوونی نەبێت و پێشتریش ئەگەر ئێمە دۆزێک لە بابەتی هەڵبژاردنەکان دوورکەوینەوە هەر ئەم لایەنانە بوون پارتی بوو کە ئەویست
لە سەرەتای دەستپێکردنی جەنگی ئۆکرانیا و رووسیا کە دەستی پێکردو کە هەموو جیهان دابەش بوو بەسەر ئەو دووبەرەیەدا و سراعی سیاسی گەورە دروست بوو دەستیان کرد بە تەسریحاتدان و دەستیان کرد بە قسەکردن کە عەرەساس ئێمە غازی هەرێمی کوردستان هەناردەکەین و ئەبینە بەدیلی رووسیا واکەین و بە زۆر هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستانیان پەلکێشە کرد بە ناو ئاگرە کە خەڵکی کوردستان زەنبی نەبوو. ئەوە سەرۆک پاڤڵ جەلال تاڵەبانی بوو کە بە جەستەی خۆی دیفاعی لە خەڵکی کوردستان کردو هێش خەڵکی کوردستان بۆ ئاگرێش بسووتێت. ئێستا لەوە نەجاتمان بۆ اینجا دەیانێت هەرێمی کوردستان بخەنەوە ناو فەراغێکی سیاسی و جگەلەوەی کە ئەمان بۆ مەسەلەی هەڵبژاردن بەم یاسا کۆنە و بەم سیستەمە کۆنە کە هەیە ئەسڵەن حەز بەوەش ناکەن. حەز بەوەش ناکەن چونکە ئێستاوی کە بڵێ هەر حەز ناکەن هەڵبژاردن هەر حەز ناکەن هەڵبژاردن بکرێت و ئیشی بۆ دەکەن بەخشنەوە بۆ منە بۆ لایەنی دیکە کە ئەوان ڕێگرن لەبەرەوەی کە ئێستا من هەڵبژاردن نەکەن بە بەڵگەوە بۆ جەنابتێ و بینەرانیشی ڕوونەکەمەوە طبیعی دوای بایکۆتکردنی تیمی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران ئەبینین کە لێک نزیک بوونەوەیەک کە لە نێوان یەکێتی و پارتی دادروست دەبوو بۆ چارەسەرکردنی کێشەکان تیمی پارتی لە ناو حکومەتە ڕاگەندراوێکیان بڵاوە کردەوە و کێشەیەکیان دروستە کرد هەمان گفتوگۆ و لێک تێگەیشتنی نێوان هەردوو لایەنە هێنایە خاڵی سفر و بگرە گرژەکانیان زیاترە کردەوە و تیمیانە نار بۆ لای کاقوبات لەگە کاقوبات دابنیشن پێش ئەوە سەرۆکی حکومەت تەسریحی چێدا وەکوی کە تیمەکە تۆ بچینە چیش دەورت نییە دۆخەکەی جارێکی شێواندەوە ئێنجا ئێستا هاتووە ئەوێت هەڵبژاردنیش نەکرێت بۆچی هەڵبژاردن نەکرێت لەبەرەوەی کە لە هەرێمی کوردستان بکەوێتە ناو فەراغێکی یاسایەوە پەرلەمان نەمێنێت ئێستا ئەوان وەکو ئەو بەرنامەی کە بۆیان دانابوو کە سبەینێ دادگای ئیتیحادی بڕیاردا بە نادەستوری بوونی ئەو بڕیاری محکەمەی ئەو بڕیاری پەرلەمانی کوردستان و بۆ ماوەی درێژکردنەوەی ئەگەر ئەو بڕیاریدا بۆ نمونە وتی ینی نایاسایی ئەم درێژکردنەوەی ئەو کاتە ینی پەرلەمان ڕۆڵی نامێنێ لە خۆی بە ینی ئەو کاتە حکومەت باڵادا سەبێت ئەبێتە حکومەتێکی عورفی و هەموو دەسەڵاتەکانی کراوە ئەبێت و تیمی پارتی لە ناو حکوومەتە ئێستا خۆیان بڕیار دەرن و بە هەوەسی خۆیان تعدیلاتی ویزاری دەکەن بە هەوەسی خۆیان گۆڕانکاری دەکەن و ناژێڕن انتخابات بکرێت هەڵبژاردن لە کوردستاندا بکرێت و پرۆسەی سیاسی و دیموکراسی لە هەرێمی کوردستان نەگەی بەنە خاڵی سفر ئەی بەنە خاڵی ژێر سفریشەوە باش ئەگەر بڕیادرا بۆ نمونە ینی هەڵبژاردن بکرێت بەڵام ینی بەرژەوەندی لایەنەکان یاخود داواکاری لایەنەکان لەسەر هەمویان و یەکێتی نیشتیمانی کوردستان لەبەر چاو نەگیرا یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو کات ڕازیە بێ و هەڵبژاردنە بکرێەوە ڕازیە بێ و کاتە لەم ناوچانی کە سنووری ینی دەسەڵاتی خۆی و قەڵەمڕۆی خۆیەتی سندوقەکانی دەنگدان و هەروەها ناوەندەکانی دەنگدام کرێتەوە بەڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان 100% لەگە پرۆسەی هەڵبژاردنە و پشتیوانی دەکات و یەکێتی نیشتیمانی کوردستان کاتێک کە پەنای بۆ هەڵبژاردن بردو و کاتێک کە ئەنجومەنی گوندەکان لە ساڵی هەشتاکانە بە هەڵبژاردن دەری کردووە کە پارتی لە کوردستانە هەر وجودیان نەبوو هەر وجودیان نەبوو ئەو کاتی یەکێتی هەڵبژاردننی کردو ئەنجومەنی گوندەکانی دروست کردو ئەوە مێژوویەکە و کەس ناتوانێت ئینکاری لێ بکات یەکێتی نیشتیمانی کوردستان بە هیچ شێوەیەک دژی هەڵبژاردن نییە و بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەوە نییە کە ڕێگری بکرێت لەوەی سندوقی هەڵبژاردن لەکوێ دادنێت یاخود بکرێت یەکێتی نیشتیمانی کوردستان نەک هەر بۆ سنووری خۆی بەڵکو لە دووهۆکیش نایاڵی هەڵبژاردن بەم شێوە سەقەتی ئێستا بکرێت نەک بڵێن هەر لە ڕووی قووەتی یاسایی لە ڕووی قووەتی یاسایی خۆی و ئەو زەمانەتە دەستوریانە ئەو هەنگاوە دەستوریانێکی یەکێتی گرتوێتێ بەر بۆ پاراستنی شکۆی دیموکراتی لە هەرێمی کوردستاندا یەکێتی ئێستا شەڕ لەسەر شکۆی دیموکراتیەکە لە هەرێمی کوردستانە یەکێتی ئێستا بۆ بەرژەوەندی خۆی نییە خۆ ئەگەر یەکێتی بۆ بەرژەوەندی خۆی بێت لەگەڵی پارتیە ئەبنەوە بە هاوپەیمانەکەی جاران ئەگەرۆکو ئەوان کە دێڵێت دەبێتە حکوومەت 50 بەشەکەن داهاتەکە 50 بەشەکەن و کەسیش ناتوانێت ڕخنەی لێ بگرێت بەڵام یەکێتی ئەم شتانەی ڕەت کردوێتەوە و یەکێتی دەست بۆ ماڵی میلەت نابات یەکێتی دەیەوێت جارێکی تر شکۆی دیموکراسی بگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان بۆ پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان و یەکێتی ئەم شۆڕشەی کە ئێستا بەرپای کردو ئەمە شۆڕشی ڕاستکردنەوەی پرۆسی دیموکراسی و هەڵبژاردننی هەرێمی کوردستان ئەمە شۆڕشێکە دەستی پێ کردووە و ئەم شۆڕشەش پێویستی بە پشودرێژی هەیە پێویستی بە فکری فراوان هەیە پێویستی بە هێمنی هەیە هەتاوەکو بتوانێت ئەو کاروانە سیاسی کە دەستی پێ کردووە بیگەێنێتە ئەنجام و بتوانێت بە شێوەیەکی
دیموکراتیانە چکە سەردەمی شەڕ نەماوە یەکێتی باوەڕی بە سەردەمی شەڕ و چەک و سەربازی نەماوە بە تایبەتیش لە ناو خۆدا وڵاتانی زلهێزی ژیانی کەس قبوڵی ناکات بەڵێکەوتنە سەربازی بەڵێ یەکێتی باوەڕی بەمانە نییە بۆیە یەکێتی ئێستا ڕێگە ڕاستەکە ڕێگە دروستەکەی گرتوتە بەر کە پەنای بردوتە بەر دادگای دەستوری لە عێراقدا کە بتوانێت ئەم هەموو هەڵە و ئەم هەموو گرفتە و ئەم هەموو ئاڵنگاریانەی کە هاتوتە بەردەم پرۆسی سیاسی کە لایەنی پارتی نایانەوێت چارەسەر بکرێت نایانەوێت ڕێک بخرێتەوە یەکێتی ئەو کاتە بە بڕیارێکی فەوقی لە دادگای دەستوریەوە بێنێت وە کە بڕیارەکەشی هێنایەکێتی و بڕیاری محکەمەی ئیتیحادی پێ دەرچوو ئەو کاتە ئەم بڕیارە لە هەموو ناوەندە نێودەوڵەتیەکاندا ڕێز لێ گیراوە و لە ناوەندە عێراقیەکاندا ڕێز لێ گیراوە و لایەنی پارتیش دەبێت ملکەچی بێت وەکو چۆن ملکەچ بوو بۆ مەسەلەی نەوت کە چەندێک تەشیران بە محکەمەی ئیتیحادی کرد و لە دواییشە ئەوەندە شاگەشکە بوون لە ناو تایارەکەشا بوون پۆستیانەکران و ئێمەوە نیو سعاتیکە گەینە بەغا ئاگدار بن یعنی و لە مەسەلەی ڕیفراندۆمە کە سعات 12 شەو بەیاننامەیان دەرکرد و قبوڵی سڕکردنی ئەنجامەکانی هەڵبژاردنیان کرد بۆیە ئەم بڕیاری محکەمەی دەستوری لە عێراقا جێبەجێ دەبێت و هیچ کەسێکیش ناتوانێت ڕخنە لە یەکێتی بگرێت چونکە یەکێتی وەکو هەر تاکێکی تر خۆستا خەڵکی ئاسایی هەیە ئەندام پەرلەمان هەیە خەڵکێکی ئاسایی هەیە کە چۆ داوای سکاڵای تۆمار کردو خەڵکی هەرێمی کوردستان بەڵێ ئەتوانێت بڕوا سکاڵای تۆمار باڵایەوە ئێمە ژوو لە چوارچەوەی دەستوریەکە بەڵێ هاوشێوی یەکێتی توانە بچن داوا بکەن خەڵک بچێت داوا بکات مافی خۆیەتی دەستور ڕێگی پێداوە یەکێتیش وەکو هێزێکی سیاسی لە هەرێمی کوردستانە و کە خوێنی ڕشتووە کە خەباتی کردووە کە بەردەوام خەباتی دیموکراسی دەکات ئەم ڕێگە دیموکراسی و یاساوی دەستوری گرتوتە بەر و تاوەکو بتوانێت نەک لە سنووری ژێر دەسەڵاتی خۆی بەڵکو لە زاخۆ هەتاوەکو خانەقین بە یەک شێوە مامەڵەی لەگەڵدا بکرێت و مافی خەڵکی دووە گۆک و مافی خەڵکی سلێمان پارێزراوە دەست خۆش بە کاک پێشڕەوەیسی ینی جەناب وەکو یاساناسێک ئەوەی کە بۆ من لە عێراقە گوزەرێ ومانە زانانی ینی ئێستا تا بڕیارەکانی دادگای باڵای فدرالی ینی ئەبێ بچەسپێنرێ بەسەر هەموو ناوچەکان و بەسەر هەموو خەڵکی عێراق ئەگەر ینی بڕیارەکانی یاسایی و دەستوری بوون و ئێستاش هەرێمی کوردستان یعنی تا خۆی پەناباتە بەر ئەم دادگا باڵایە و کۆمەڵێک بڕیار دەیەوێت لە دادگای باڵای فدرالیەوە بەرامبەر هەرێمی کوردستان دەربکرێت هەرێمی کوردستان ئەگەر هەندێک لایەن ینی خۆیان مەبەستیان بێ کە ئەم ڕەوشە بەو ئاراستەیە بڕات دوجار لە ڕووی یاسایی و دەستوریەکە و عێراق تا چەند قووەتی هەیە کە فەرزی ئیرادەی دەستوری و یاسایی خۆی بکات بەسەر هەرێمی کوردستان و ئەو بێتە ناو کایەکە و بڕیار بە لەسەر لایەنە مەسیریەکان لە هەرێمی کوردستان و لایەنە دیموکراسیەکان لە هەرێمی کوردستان لە ڕاستیە بەر لەوەی وەڵامی ئەم پرسیارە بە ڕامانە یاساییەکە بدەمەوە با بە ڕامانە سیاسەکە بیدەینەوە زۆر باش بەهێزی هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوو بەدایبەت لە دوای پرۆسی ئازادی عێراق لەوە سەرچاوی دەگرت کە هەردووک هێزی باڵا دەست لە هەرێمی کوردستانە هاوپەیمان بوون بە شێوەیەک هەنگاویان دەناکە لە مای ڕەزامەندی هەردووک هێز بوون بۆیە هەر ئەوەشە کاتێک لە دیدی کۆمەڵانی خەڵکی کوردستان باشترین کاتەکانی حکومڕانی ئەو کاتە بوون کە ئەم دوو هێزە بە شێوەیەک تەفاهم لە بینیانەوە بوو هەمووشمان دەمازانی تیمی بەغدای هەرێمی کوردستان بە سەرکردایەتی جەنابی مام جەلالە کە ئەوسا لەوێن دەرپێشڕەوایەتی دەکرد بە پاڵپشتی هێزەکانی تری هەرێمی کوردستانە چەندە لەوێ کاریگەر بوو و ئەو مافە دەستوریانەشی کە لە دەستوری هەمیشەی عێراق تێدا جێگیر بوو دەرەنجامی ئەم تەباییە بوو بۆیە کاتێک خوانەکردە پێچەوانی ئەمە هەنگاو بهاوێشترێ بە شێوەیەکە یەکێتی نیشتیمانی کوردستان هەز بە غوبن بکە پارتی دیموکراتی کوردستان بێوێ زۆرینە و کەمینە فەرز بکە دەرەنجام هەرێمی کوردستان بەر لەوەی بچێتە ژێر کاریگەری دیوە یاساییەکان بە دیوە سیاسیەکەەوە لاوازە بێت بە دیوە سیاسیەکەەوە بێهێز دەبێت بۆیە کاری ڕاست لە بەردەم هێزە سیاسەکانی هەرێمی کوردستان بە شێوە گشتەکە ئەمەیە کە ئەم بێباچیە ئەم ملهوریە بەلاوە بنێن بەڵکو بێنە سەرمێزی گفتوگۆ دابنیشن لەسەر بنەمای تێگەیشتن لەسەر بنەمای باڵانسی هێز لەسەر بنەمای ڕەشنەکردنەوەی یەکترا هەنگاو بنێن چونکە پێکاتەی هەرێمی کوردستان من لەگەرەوە نیم زۆنی ئەم و ئەو بەڵکو لەگەر ئەمەم کە زۆنی کوردستان هەبێت و بە شێوەیەک بێت
کۆی هەرێمی کاراکتەرە سیاسیەکان و تاکبەتاچی کۆمەڵانی خەڵکی کوردستانە لە باشووری هەرێمی کوردستانە بە یەکسانی تێدا ژیان بکەن. ئەمە لەلایەک لەلایەکی تریشە بەوە دەبێت کە هێزە سیاسەکان بگەڕێنەوە سەرمێزی گفتوگۆ. کاتێک من پێم وابێت لە ڕێگای زۆرینەی پەرلەمانیەوە دەتوانم یاساکان فەرز بکەم لە بۆی زۆرینەی پەرلەمانیەوە دەتوانم باڵادەستی خۆمی تێدا بەهێز بکەم، بێگومان باڵادەستی لەمە مسۆگەر نابێت، باڵادەستی لەمە بەرقەرار نابێت. هەر لەبەر ئەمەشە کاتێک ئەمانەی هەڵسەنگاندن بۆ کابینەیەک لە دوایەکەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە دەیکەن و پۆلینی دەکەن و هەڵسەنگاندنی بۆ دەکەن، لەسەر ئەمە کۆکن کە ناکۆچی و گرژیەکان لەم کابینەی ئاخیر بەراورد بە هەموو کابینەکانی تری ڕابردووی هەرێمی کوردستانە خراپترە، ڕێژەکەی زیاترە. هەر ئەمەشە وای کردووە ئەم کابینێ لاوازتربی لە کابینەکانی ڕابردوو. هەر ئەمەشە وای لێ کردووە کە ئێستا کۆمەڵانی خەڵکی کوردستان بەشێک تەمەنا بۆ کابینەکانی ڕابردوو بکەن. هەر ئەمەشە وای لێ کردووە بە نمونە بەراورد بە سەرۆک حکوومەتی ئێستا و سەرۆک حکوومەتی ڕابردووی هەرێمی کوردستانە تەنان لە ناو حیزبی پارتی دیموکراتی کوردستانیشە خەڵکەکە بە ئاشکرا بڵێتن کاراکتەر بە ڕێزنێ چروان بارزانی باشتر ئەدای دەکرد. بۆچی؟ لەبەرەوەی لەوێەوە ئەوها لێکجیابوونەوەکان نەبوو، لەوێەوە ئەوها بەیاننامە دژ یەکتر نەبوو، لەوێەوە ئەوها بایکۆتکردن نەبوو. تۆ وەرە سەیری بکە ئێستا بەهۆی باش ئیدارە نەکردنی دەسەڵاتی جێبەجێکار لە هەرێمی کوردستانە وای لێ کردووە تیمی یەکێتی بەشداری کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران نەکە. ئەمە لە ڕووی دەرەوە چەندە کاریگەری نەرێنی لەسەر هەرێمی کوردستان دروست کردووە، چەندە مای دڵخۆشی نەحەزانی ئێمەیە. بۆچی؟ لەبەرەوەی کاتێک من پێم وابێت پێویست بۆ دەکات من تۆ بەلاوە برێم، کاتێک پێویست بۆ دەکات من تۆ نەخوێنمەوە، ئەمەی لێ دەردەچێتن. کاتێک من پێم وابێت پێویست بۆ دەکات جیاوازی لێنەوە فەرمانبەری ئێرە و فەرمانبەری ئەوێ بکەم، ئەمەی لێ دەردەچێت. کاتێک پێم وابێت من زۆنەکەم هەیە و حەقم بە زۆنی تر نییە، ئەمەی لێ دەردەچێت. چونکە هەرێمی کوردستان لە 2001 پارچەیە ئەگەر قەرار بێخوا نەکردە کەنگاوێک دژی هەرێمی کوردستان تێدا بەرقەرار بێ و ئاراسە بکرێت، هەمومان تێدا زەرەرمان دەبین. بەنمونە ئاسایشی زاخۆ پەیوەستە بە ئاسایشی هەڵەبجۆوە، پەیوەستە بە ئاسایشی پێنجێنەوە، وەکو چۆن ئاسایشی سلێمانیش پێیوەستە بە ئاسایشی هەولێرەوە. کەواتە هەرێمی کوردستان لە ناویە باشووری هەرێمی باشووری کوردستانە ئەم جوگرافیە هەمووی پێکوەستن. هەر یەکێک لە ئێمەمانان پێی وابێتن من لە هەولێرم باکم بە شوێنەکانی تر نییە، ئەمە ڕامانێکی هەڵەیە لە دوازە باجی زۆری دەسەر دەکرێت. ئێمە هەمومان دەیزانین بەهۆی ڕفراندۆم و لێکەوتەکانی دوای ئەوەوە کە 16 ئۆکتۆبەری لە دواوە دروست کرد، خۆ هاتنە پێشەوەی ناوەند و حەشدی شەعبی هەر لەم سنوورانە نەوەستان کە شوێنی قەلەمڕەوی یەکێتی نیشتیمانی کوردستانن، خۆ زیاتر هاتنە ئەو شوێنانەی کە شوێنی قەلەمڕەوی پارتی دیموکراتی کوردستانن، وەکو دەشتی نەینەوە و تا دەگەڕێتەوە ڕۆژئاوای کەرکووکەوە. بۆیە هەموو ئەمانە دەردەکەوێت کە بەدڵیانبی بەدڵیان نەبی هەردووک هێزی باڵا دەست لە 2001 سەرچاوە یەک بازنە هەیە کە تێیدا بەردەوامیان پێدەدا. ئەمە لەلایەشتر لەلایەشتر من دەمەوێت باز لەسەر ئەمە بکەم. لە ڕاستی ئەمەی دەگوزەرێ دۆخێکە بەویستی کۆمەڵانی خەڵکی کوردستان نییە. کۆمەڵانی خەڵکی کوردستان چاوەڕێ ئومێدی زیاترن، لە حاڵەتێک چاوەڕێ ئومێدی زیاتر بوون، نەک وا خەریکە ئەم قوارەیە دەگەڕێتەوە دواوە، ئەم قوارەیە خەریکە مەترسی دێتە سەرەوە. تۆ وەرە ئێستا ڕاپرسێک بکە لە کۆی شارەکانی هەرێمی کوردستان، تۆ پێی بڵێ برێ هۆکاری پرسیاری سەرەتای ئەمەی لێ بکە مەترسی هەیە لەسەر هەرێمی کوردستان بێ پێچ و پەنا لە وڵامە درێ بەڵێ مەترسی هەیە. اینجا پرسیاری لێ بکە مەترسیەکان لەسەر ئاسی دەرەوەنیان لەسەر ئاسی ناوخۆن، دیسان بێ پێچ و پەنا دەرێن لەسەر ئاسی ناوخۆن. چۆن دەخرێ ئێمە ئەو هەموو قوربانیە، ئەو هەموو فرمێسکە ڕژاندنە، ئەو هەموو دەردەسەریە کە کۆمەڵانی خەڵکی کوردستانە لەو پارچەیە بینوێتی، تەنانەت ئەم پارچەیە ئێستا بوویتە ئومێدی پارچەکانی تری هەرێمی کوردستانیشەوە بەهۆی بێباچی یان بەهۆی باش نەخوێندنەوەی هاوچێشەکانەوە یان ویستی تەستی حیزبایەتی وای لێ بکاتن کە ئەم تروسکاییە بکوژێنەوە، ئەم مەترسێ زیاتر بی. خۆ بە هەموو پێوەرەکان ئێستا ئەوانەی کە هەڵسەنگاندن بۆ دۆخی هەرێمی کوردستان دەکەن دەرن ئەگەر نێوانی ئەم دوو هێزە بە تایبەت ئەگەر لە ماوەی داهاتوو چارەسەر نەکرێ
ئەم بێباچی کە ئێستا پەیڕە دەکرێت بەلاوە نەندرێت نەک هەرێمی کوردستان دەکەوێتە ژێر مەترسیەوە لەوانەشە بابەتە پاڵپشتێ دەستوریەکانیشمانەوە بەلاوە بنێتن. ئەمە ئەو بەغداوە زۆر بەهێزەکەی بێتە هۆکاریەوەی کەیانی ئەویش مافی هەرێمی کوردستان پێشێرکە ئەمە وەکو دواپرسیار و ئەگە بکرێت دواپەیامیشە بێ کاک پێشەوە سپاس دەکەم بە کورتی. بەغدا بۆ مافی هەرێمی کوردستان پێشێل دەکات دەوڵەتمەدار محەممەد شیع سوودانی ئاخری جار ئەوەندەی هەوڵی داوە کە بابەتە دەستوریەکان لە هەرێمی کوردستانە بەرقەراربی ئێخۆ مای دەستخۆشی و پاڵپشتیە بەڵام ئەوە خۆمانی کاتێک من پێم وایە ژمارەیەک زیاترم پێویست بۆ دەکات تۆ ڕەش بکەمەوە پێویست بۆ دەکات تۆ بەلاوە بنێم ئەم سیاسەتەیە وا دەکات هەرێمی کوردستانە دوور بکەوێتەوە لە بەدەستێنانی مافەکانە ئێمە هەمومان دەیزانین بەهۆی لێککەوتەکانی ڕیفراندۆمەوە دوای ئەوەی 150 سنووری هەرێمی کوردستانمان لە دەست نا و هەنگاوێک چووە ئەولاتر هەنگاوەکانی جێبەجێکردنی مادە دەستوریەکانی هاوشێوەی مادەی 140 ئەمە بەو شێوەیە بوو کە دەبات ئێستا ئێمە تەباتر و یەکگرتوو بین بۆی بتوانین ئەمان بگەڕێنینەوە نەک بە شێوەیەک پەرتەوازەتر بین کە ئێستا مەترسی لەسەر ئەمەی ژۆرێشەوە هەیە کە مەبەستم لە 149ەکەی درێ بۆیە ئەمەی ئێستا دەگوزارێ بەڕاستی بەویستی کۆمەڵانی خەڵکی کوردستان نییە بەویستی تاک بەتاچی دڵسۆز نییە بۆ داهاتووی ئەم هەرێمە اینجا وەرەوە سەر دیوە یاساییەکە دیوە یاساییەکە تاکە هۆکاری هەرێمی کوردستان کە بەردەوامی پێ بدات وێڕای هاوچێشە دەولیەکان هاوچێشە نێودەوڵەتەکان کە لێرە ڕۆڵ دەبینن تاکە هۆکاری ناوخۆیی بریتە لە پاراستنی بنەماکانی حکومڕانی بە شێوە دەستوریەکان یەکێک لە بنەما دەستوریە زۆر گرنگەکانی حکومڕانیش لە کۆی کایەکانی حکومڕانی لە جیانە بریتە لە جێبەجێکردنی پرۆسی هەڵبژاردنەکانەوە بە شێوەیەک هەڵبژاردن ببێتە چەترێکەوە کە هەموو پێکاتەکان ئەمەی کە تێدا کۆ دەکرێتەوە بە نوێنەری خۆیانیەوە بزانن چونکە من کاک هاوڕێ من دەمەوێت شتێک باز بکەم لە سەرتاسەری بە سەرچاو لە سەرتاسەری دنیا ئەمە بە بڕیارەکان نییە وا لە تو بک من زۆری نەبییان کەمینێ بەڵکو دەبێت تاچی ئەم کۆمەلگای ئەحساس بکات کە ئەم هێزەیان ئەمە زۆری نییە تۆ وەرە سیر بکە ئێستا زۆرینەی خەڵکی کوردستان بە شێوەیەک بێ ئومێد بووین لە پرۆسی هەڵبژاردنەوە زۆرترین ڕێژەی بەشدار نەبووی کۆمەڵانی خەڵک لە دوامین پرۆسەکەی هەڵبژاردن بەڵگەیە لەسەرەوەی کە باوەڕیان بەم قانونە نییە پێویستیان بەوەیە یەکەم قانونە هەموار بکرێتەوە چۆن دەتوانی وا لەم ڕێژەیە بکەیت کە بێتە ناو بێتە سەر سندوقی دەنگدانەکان دەبێت قانونێکی بۆ بە فراهم بکەیت کە ئەم قانونەیە زەمان دروست بک متمانە دروست بک لەلایەن دەنگدەرەکانەوە اینجا لێوە دروست بکەن بۆیە ئەمەی کە ئێستا دەگوزارێ پێویستە دڵسۆزان لەسەر ئاسی حیزبە سیاسەکان لەسەر ئاسی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی اینجا لەسەر ئاسی کاراکتەرە تاچیەکانی ناو کۆمەلگاشەوە کۆدەنگ بن بە ئاراستەی ئەوەی کە قانونێکی سەردەمی بێت کۆدەنگ بن بە ئاراستی ئەوەی کە پرۆسیسێکی پاک بێت تاکو لە 2000 ئەم مەترسیانەی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە بەو ئاراستەیە بگەینێت کە پێویستە هەرێمی کوردستان بپارێزێت و هەرێمی کوردستانیش پشت ئەستور بکاتەوە بە پرەنسیپەکانی حکومڕانی بە شێوە شەرعیە یاساییەکە دەسەکانە خۆش کاک پێشوجان سپاس دەکەم کاک بەشە زۆر بە کورتی دو پامی خۆ بگەینی مەمنونتە وەڵا من ئومێدەوارم کە لایەنی پارتی بێنەوە هۆش خۆیان و بێنەوە سەر ڕێگە ڕاستەکەی و واز بێنن لەم عینادی سیاسی کە دەستیان پێ کردووە و پرۆسەی سیاسی و دیموکراسی لە هەرێمی کوردستانە تازە بەوان ڕناگیرێت و پێشتر ئەوان خۆیان مەقولەیەکیان خستووە ناو بازاڕەوە ناو خەڵکەوەکەیان و گەر پارتی لەگەڵ چینی شابیکە لی دەباتەوە ئینجارە لی نابات ئەوە نەما زۆر سپاس بۆ برای بەڕێزمان کاک باجاد ئەحمەد یاساناس و شارەزای بواری یاسا سپاس دەکەم خێراتی هەروە سپاس بۆ کاک پێشەوەسی یاساناس کە بە سپاسەوە جەنابیشیان لە ستودیۆکانمان لە شاری هەولێر لە بەرنامەی پانۆراما لەگەڵمان سپاسان دەکەم بەڵام بینەرانی بەڕێز ئەڵقەم شەوی پانۆراما بە کۆتا هات خواتان لەگەڵ